بەڵێ بەڕێزان سەبارەت بە پەیوەندیەکانی نێوان رووسیا و چین و قەبارەی بازرگانی نێوانیان کە زیاد دەکەن و پەیوەندیەکانیان تا دێت فراوانتر دەکەن سەبارەت بەمە گفتوگۆ لەگەڵ بەڕێز ڤەدیم مەکەرێنکە چاودێری سیاسی گفتوگۆی لەگەڵ دەکەین. بەڕێز مەکەرێنکە سڵاوت لێبێت، نزیک بوونەوە یان فراوانکردنی پەیوەندیەکانی رووسیا و چین لەم کاتەدا بۆچی؟ کاتێکی زۆر گرنگە بۆ رووسیا و چین، ئەوە هەلی ئەومان پێ دەکات کە بتوانین پەیوەندیەکانمان نزیکتر بێتەوە و بازرگانی هاوبەشەکانمان زیاتر بکەین. ئێستا نزیکەی 190 بلیۆن دۆلار گۆڕانکاری بازرگانی لە نێوانماندا هەیە، دەکرێت ئەمە بەرەوپێش بێەوە. ئەم ساڵ ئەم بڕە زۆر زیاتر دەبێت لەبەرەوەی ئەم ئێستا زۆر بە خێرایی ئالوگاریەکان ئالوگۆڕی بازرگانیەکان زیاد دەبێت و ڕەنگە ئەمە 150 لە ساڵی ڕابردوو زیاتر بکاتنەوە. رووسیا دەیەوێت هەموو هەوڵێکی خۆی بدات بۆ ئەوەی پەیوەندیەکانی لەگەڵ چین باشتر بکات. ئەم دۆخە دۆخێکی زۆر تایبەتە لەبەرە ئەوەی سزاکانی ڕۆژئاوا لەسەر هەردوو لان چین ئێستا یەکێکە لە وڵاتانی کە رووسیا پشتی پێدەبەستێت بۆ بازرگانی. باشە، ئەم بێزبوونی پەیوەندیە لە نێوان رووسیا و چین، ینی تەنیا رووسیا ئەمە دەکات لەبەر نەیارەکانی یاخود حاڵەتێکی ئاساییە ئەم بەهێزبوونی پەیوەندیدە بە تایبەتی بەم دواییانە؟ ئەمە ئاسایی نییە، بەڵام رووسیا دەیەوێت بە شێوەیەکی گشتی لە دۆخەکە تێبگات و تەنها لەبەر سزاکانی ڕۆژئاوانیە، بەڵکو دەیەوێت پەیوەندیەکانی لەگەڵ وڵاتەکانی دیکە لەگە زەریای هێمن بەهێزتر بکاتەوە. ئەم بەرەو پێشچوونە بەردەوامی پێبدات لەگەڵ ئەو وڵاتانە، چونکە ئەم پەیوەندیانە وەک پەیوەندیەکانی تری وڵاتانی ڕۆژئاوا بە سیاسی نەکراوە، وەک وڵاتانی ئەوروپا بە سیاسی نەکراوە. ئەم پەیوەندیانە بە شێوەیەکی سیاسی بیر ناکرێتەوە لەگەڵ پەیوەندیەکانیان لەگەڵ رووسیا. ئەمە زۆر گرنگە سەبارەت و ئەوە زۆر جێگای بایەخ و گرنگە بۆ رووسیا. ئەم بەهێزبوونی پەیوەندیە لە نێوان چین و رووسیا، ئەمریکا لەکوێی ئەم پەیوەندیەدا دەبێت؟ ئایا لە بەرامبەردا ئەمریکا ئەویش پەیوەندیەکانی لەگەڵ پەکین بەهێزتر ناکات وەکەوەی کە نەوەکو خۆی پەراوێز ببینێت لە بینی رووسیا و چین؟ نەخێر، ئێستا کاتێکی تایبەتە لە پەیوەندیەکانی نێوان ئەمریکا و چین، چونکە ئەوان بەرەو پێشچوونی باش بەخۆوە دەبینێت. ئەوان تەنیا پەیوەندیەکانیان گۆڕیوە، پەیوەندیەکانیان زۆر نزیک بوو، بەڵام لەبەر ئەوەش کە رووسیا بەشێک بوو لە ئەو سیستەمەی کە ئەمریکا دەیویست بەشێک، بەڵام ئێستا دەیانەوێت کە لە یەکتری جودا بنەوە وەکو وڵاتی ئابووری لە یەکتر جیا بوونەتەوە. ئەم پەیوەندیەش لە نێوان رووسیا و چین زۆر باش دەبێت و هەروەها کاریگەر دەبێت، سوودمەند دەبێت بۆ هەردوو وڵات، بۆ رووسیا و بۆ چین، بۆ هەردوو لایەن، و ئەمریکا زۆر خەسارەت دەدا لەم دۆخەدا. بەڵێ بەڕێز ڤەدیم مەکەرێنکە چاودێری سیاسی، زۆر سپاس بۆ تۆ ماندوومان کردیت.